دەرکەوتووە ئەو کەسانی کە لێبوردن تەمەنیان درێژترە هاتون مقارنەیان کردووە لە بینی ئەوانەی کە لێبوردن و لەبەرەوانی حاقدن و قین لە دڵت بە دوای تۆڵەسەد نەواگەڕن تەمەنیان درێژترە خەویان قوڵترە یعنی خەوی قوڵەوەی کە ئینسانی سراحەتی لەکان نەکرد 5 دقە و بەخەبەرێتەوانێ خەونی کابوس خەونی ناخۆش نابینن لە ژیانی هاوسەریانە سەرکەوتوترن چکە لێبوردن لەگەڵ هاوسەرەکانیانە کێشەکان زوو حەلەکەن حقت هەڵناگرن ساژنی وایە حقت هەڵەگرێ کێشەکە سوێرەکە بۆ مێردەکەی ئەویش ڕقی لەکە ئەویش وای لێکە وەختێکە زانی خێزانەکە بۆ بە جەهەنەم بەڵام ئەگەر ژنەکە لێبوردە بوو یا پیاوەکە لێبوردە بوو شتی لە دڵان نەهێشت شتەکان بۆیە من بە جەنابت و بە هەموو بینەران و بیسەران دەڵێم چی لە دڵ تا دەری بڕە لە ناومەی هێڵەرەوە ئەوانەی شت لە ناو کۆکەنەوە زۆربیان تووشی نەخۆشی سایکۆسۆماتیە بن نەخۆشی سایکۆسۆماتی چیە یعنی قورحەی مەعیدەیە قورحەی دوانزەگرێ ئازاری پشتە ماسوولکەکان نەژانە سەرە ڕەبۆیە جەڵتەیەکی ئەمە هەموو کشێ تووشێ بێ ئەوانەی حقت هەڵەگرن خوانەکەن بە مامەخەمە ڕق لە ناو کۆکەنەوە تووشی نەخۆشی سایکۆسۆماتیان نابن تووشی جەڵتا بن بەڵام ئەوانەی کە فرێنە دەرەوەی لەسەر لە ناو دڵیانە لەسەر زمانیان مناڵ بۆ توش نابێت شەوەی لە ناو دڵیاتی لەسەر زمانێتی بۆیە شتێکی هەیە لەگەڵ دراوسێکە و لەگەڵ هاوسەرەکە و لەگەڵ خوشکەکە و لەگەڵ براکە و لەگەڵ هەر کەسێک بێ دەری بڕە فڕی بەرە دەرەوە گلەیی لێ بکە باسی بکە مەی هێڵەرەو لە ناوە چکەوەی چەکە لە چارەسەرەکان بەڵام بەداخەوەی مە شتێکی بەسیتەیە گەورەیەکەین دراوسەیەکە سەلامی لێ ناکە یەکسەرڵی چی ئەوە ڕقی لە منە ئەوم بە پیاو نازانێت ئەوە نازانم چی تۆ سەلامی لێ ناکەی سەلامی لێ ناکەی تر وردەوەدا قسەیکی ڕقەکەی وردەوەدا گەورابێ چکە دایمەن ئەو شتە ڕقوکینانە وەکو تۆپەڵە بەفرێک وایە بەقەی تۆپێکی تێنسە بێ لەسەر شاخی خلۆری کەرەوە بۆ خوارەوە لەگەڵ خۆی بەفر هەڵەگرێ وەختێک هاتە خوارەوانێ بۆ بە کێوێک ڕقوکینە ژاوایە ئەو کەسانی ڕقوکینە لە ناوردەوە کۆبێتەوە کۆبێتەوە ئیتر کێشەی هەموو گەورەکان کوشتن و بڕین و خۆکوشتن و خەڵکوشتن هەمووی لە شتی بەسیتەوەیە بۆیە ئەگەر ئێمە لێبوردەوەمان هەبێ شتانە زۆر کەمە بێتەوانێ ئەبێ ئیش لەسەر ئەوە بکە خاصەن پەروەردە خاصەن لەوە بۆیە ئەو کەسانە دەروون دروستیشن یعنی دەروون دروست چیە بە دەگمەن تووشی نەخۆشی و گرفتی دەرونیە بن تەلاق و لێکجابوونەوە زۆر کەمە بێ ئەمانە هەمووی ئیلاقی بەباری دەرونی ئینسانەوە هەیە